کاتت باش خوێندکاری ژیر، بەردەوامین لەسەر وانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی. گەیشتینە لاپەڕە 18. لە لاپەڕە 18 هەندێک لە ڕاهێنانەکانم شیتەڵ کردیتەوە. ئەوڕۆ لێرە لەو وانەیە ڕاهێنانی ژمارە 9 شیتەڵ دەکەم. نزیک بکە بۆ نزیکترین 10,000 با بزانین کامە ڕەنووس لە 10,000. ئەو ڕەنووس یەکەم، یەکان، دەیان، سەدان، 1,000، ئەوەش 10,000. کەواتە ڕەنووسی سێ لێرە گرنگە. با بچین بزانین کو نزیکی دەکەینەوە لە 10,000. نزیکترین 10,000. ژمارەکەم لێرە نووسیتەوە، هەر ڕەنووسەی لەژێر خانەی خۆی. گوتمان 10,000 واتە ئەو ڕەنووسەیە گرنگە. لێرە ڕەنووسی سێ، ئەو ڕەنووسانەی دەکەونە لای ڕاستی سێ هەموویان دەبن بە 0. ئەگەر بەخۆیان 0 بوون ئەوە هەر 0. ئەگەر ڕەنووسێکی دیکە بوون هەموویان دەبن بە 0. ئەوانەی کە کەوتینە لای ڕاستی ڕەنووسی خۆمان کەوابوو هەموومان کردنە 0. پاشان ئەو سێیە لێرە ئایا وەکو خۆی دێتە خوارێ یان زیاد دەبی بە 1. بێگومان ئەو کەسەی یان ئەو ڕەنووسەی وەڵامی لایە، ئەو هاوڕێی تەنیشت سێیە لە دەستی لە لای ڕاستی سێ، ڕەنووسی سێ، ئەو هاوڕێیە ڕەنووسی 8 لەبەرەوەی گەورەترە لە 4. هەموو ئەو ڕەنووسانی گەورەتر بن لە 4 وا دەکەن کە ئەو ڕەنووسەی ئێرە 1 زیاد بکە، کۆی بکەینەوە لەگەڵ 1. کەوابوو سێ وەکو خۆی نایەتە ئێرە کۆی دەکەینەوە لەگەڵ 1. 3 کۆ 1 دەبی بە چ؟ دەبی بە 4 یان 4. تەواو. پرسیارەکە شیتەڵ بوو. ژمارەکە بووە چەند؟ بووە ئەو ژمارەیە کە هەمان بوو 38,900 بوو بە 40,000. 40,000 لەبەرەوەی نزیکمان کردەوە بۆ نزیکترین 10,000. کە دەڵێت 10,000 واتە ژمارەکە دەبی لە کۆتایی خوێندنەوە و نووسینی ژمارەکە یان بڵێ 10,000 یان بڵێ 20,000، 30,000، 40,000، 50,000 و 60,000 و هەتا دوایی. دەبی وشەی 1000 هەبی و یەک لە وشەکانی دیش 10 و 20 و 30 و 40 و 50 و 60 و 70 و 80 و 90 و 1,000 هەبی. دوا هەمین وشە ئاو 1000 بی. ئێستا شیتەڵ کرا. دیسان دەگەڕێینەوە لای لاپەڕە 18 بزانین چی دیکە شیتەڵ دەکەم. ئەو ڕاهێنانە 13 شیتەڵ دەکەم. داواکاریەکە چییە؟ نزیکترین 100,000. 100,000 بزانین 100,000 لە چێیە؟ یەکان، دەیان، ڕەنووسی یەکان، ڕەنووسی دەیان، ڕەنووسی سەدان، ڕەنووسی 1,000، ڕەنووسی 10,000، ڕەنووسی 100,000. ئەویش گوتی 100,000. کەواتە ئەو ڕەنووس نۆیە گرنگە. ڕەنووسی نۆ گرنگە. 100,000.
ژمارەکە نووسراوە بە پێی پێویست نووسیتمەوە. هەموو ڕەنووسەکان لە خانەی خۆیان دانراون. گرنگترین ڕەنووس لێرە ڕەنووسی 900,000 بوو، واتە هەموو ئەو ڕەنووسانەی دەکەونە دەستی چەپ یان دەکەونە لای چەپی ڕەنووسی 9 پێویستە وەکو خۆی بنووسرێنەوە لێرە لە خوارەوە. یەک ڕەنووس هەبوو نووسیمانەوە. پاشان هەموو ئەو ڕەنووسانەی دەکەونە لای ڕاستی 9 هەمویان دەبن بە 0. ئەوانی بەخۆیان 0 هەر 0، ئەوانی 0 نین هەمویان دەبی بکەینە 0. ئەو هەموو 0 دانین. ئەو 0 هەر 0، ئەو یەکە دەبیتە 0، 6 دەبی بە 0، 0 هەر 0، 0 دیش هەر 0. ئێستا پرسیارە گەورەکە لای ئەو 9ەیە. ئایا ئەو 9ە وەکو خۆی دێتە خوارێ یان دەگۆڕێ؟ دێتە خوارێ یان دەگۆڕێ؟ بێگومان لێرە دێتە خوارێ، هیچ ناگۆڕێ، وەکو خۆی لێرەی دادەنێین. لەبەر چ؟ لەبەرەوەی ئەو هاوڕێ یان ئەو جیران یان دراوسێی ئەو 9ە لێرە لە دەستی لە لای ڕاست، نە ئەوانەی لای ڕاست دوورەکان، تەنیا ئەو نزیکە، ئەو هاوڕێ نزیکە ڕەنووسێکی بچووکە. ئەگەر ئەو هاوڕێ نزیکەی ئەو 9ە ئەو زەردە ئەگەر 0 بوو یان 1 بوو یان 2 بوو یان 3 بوو یان 4 بوو ئەو ڕەنووسە وەکو خۆی دەنووسرێتەوە. بەڵام ئەگەر 5 و 6 و 7 و 8 و 9 بوو ئەو ڕەنووسە زیاد دەبی بە 1. ئێستا زانیمان کە گوتیان 100,000 واتە دواهەمین وشە گوێمان لێ دەبی لە کاتی خینەوە دەبی 100,000 بی. با بزانین وایە کە دەیخینینەوە ئەو ژمارە نوێی بە دەستمان هینە. کو دەیخینینەوە 7,900,000 وا بوو. 100,000 لە کۆتایی نووسرا یان خیندرایەوە. 7,900,000. ئەو پرسیارەش شیتەڵ بوو. با بچینە لای پرسیاری دیکە، ڕاهێنانی دی. گەیشتینە نزیک بکەوە بۆ نزیکترین ملیۆن لەو سێ ڕاهێنانی چواردەم هەڵبژاردووە بۆ شیتەڵکردن. تەماشای کەین نزیکترین ملیۆن کامەیە. بێگومان ئەو ژمارەیە 3 دابڕینە لێرە، دابڕینی یەکەم و دابڕینی دووەم و دابڕینی سێم، کە دەڵێ نزیکترین ملیۆن مەبەستی لەو دووەیە کە جێگایەکەی لە ملیۆنە، لە 1 ملیۆن. بێگومان ئەگەر وەکو پێشتر شیتەڵکەین ئاوا دەتوانین بڵێین یەکان، دەیان، سەدان، 1,000، 10,000، 100,000، 1 ملیۆنان. ئاواش دەبی. لەبەرەوەی لە ملیۆنیە بە دابڕینیش دەبی کە 100% دەزانین لێرە نییە، لێرەش نییەوە، ئەوە 1000، ئەوە یەکانە، ئەوەش 1000، لێرەیە. ئەو ڕەنووسەیە کە دەبی دەستکاری بکرێ. ئەگەر دەستکاری بکرێ نزیک بکەوە بۆ نزیکترین ملیۆن. ئێستا دەچین بزانین کو.
بەڵێ ئەوە تا ژمارەکە نووسرایتەوە یان نووسیتمەوە لە خانەکان، هەر کەس لە خانەی خۆی گەیشتینە خانەی 1 ملیۆنان، ئەو دووە کەوتە خانەی 1 ملیۆنان. ئێستا دەین تەماشایەکیان دەکەین هەر ئاوا. وتمان ئەو ڕەنووسەیە کە گرنگە، ئەو ڕەنووس دوو، هەموو ئەو ڕەنووسانەی دەکەونە لای ڕاستی ئەو دووە دەبن بە چ؟ دەبن بە 0. زۆر ئاسان. ئەوە 0 بەخۆشی هەر 0، بەڵام لە جێگایشکە ڕەنگە 0 نەبی، هەموویان دەکەینە 0. 0 0 0 0 هەموو 0. ئەو 0ش زێدە بوو. تەماشای ئێستا دەینە لای ڕەنووسی خۆمان. ئایا ئەو ڕەنووسی خۆمان ئەو دووە وەکو خۆی بێتە خوارێ یان گەورە بی؟ بێگومان گەورە نابی، وەکو خۆی دێتە خوارێ، چونکە هاوڕێکەی لای ڕاستی نزیکەکەی، هەرە نزیکەکەی ژمارەیەکی یان ڕەنووسێکی بچووکە، کە ڕەنووسێکی بچووک بوو ئەو ڕەنووسە هەر وەکو خۆی لێرە دادەندرێ. بچووک واتە چ؟ واتە یان 0 یان 1 یان 2 یان 3 یان 4. ئەگەر گەورەتر بوو، ئەگەر 5 بوو یان گەورەتر بوو، ئەو دووە دەبوو بە 3، بەڵام لێرە نابی بە 3. بێگومان نزیک بکەوە بۆ نزیکترین ملیۆن، دەبی لە کۆتایی خوێندنەوەکە ملیۆن هەبی. بزانم هەیە کە ئەو ژمارەی دەخینینەوە دەڵێن چ؟ دەڵێن 2 ملیۆن. 2 ملیۆن. تەواو. لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە و تاوانەی داهاتوو هەر بژیت بەخۆشی.